دووبارە سەڵاو بڵێ کاک شێخ محەممەد پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد کە دەڵێن ڕێکەوتنامەی استراتیژی نێوان یەکێتی و پارتی وای کردووە کە ئیرادەی سیاسی لایەن یەکێتیەوە تەسلیم بە پارتی بکرێت و یەکێتی ببێت بە پاشکۆی پارتی ئەمە تا چەند ڕاستە؟ من وەکو پاشکۆبوون تەسەوەر ناکەم، بەڵام پێم وایە هاوسەنگەکە تێکچووە پارتی ئێستا حیزبی سەر بۆتە حیزبی سەرەکی بەداخەوە وای لە هاتوێنی چی بکە یانە لەبەرەوە پایتەختە بەدەزەوانێتەوە چەند وەزیر و چەند سەرۆکی ئەنجومەنی وەزیران و چەند لەسەرەوە خەڵکدابنی، بەڵام کە دێی ئیش ڕۆیشتی ناو دایرەکان ناو هەولێرە زۆربەی لای ئەوانە. لەبەرەوە من پێم وایە ئیشی برادەرەکانی یەشێتی زۆر خراپترە ڕوالەوەی پارتی و یەشێتی نەوەیەک لە برابسوشی پێوە دیارە بەرامبەر پارتی. هۆکاری برا بچووکبوونی یەکێتی کێیە؟ گەر باسی شخص بکەین، یەکێتی بۆ وای لێهات؟ بۆچی ئێستا پارتی بۆ بە حزبی یەکەم و یەکێتی بۆ بە حزبی دووەم؟ هۆکارەکەی وازەح هۆکارەکەی مەمزرارە، هۆکارەکەی قەبیلە مەڵبەندە گوناهبار بێ یان مەکتەبی سیاسیاشێ مەمزرال خۆی ئەو ئیتفاقی کردووە کە مەمزرال و ئیتفاقی کردووە خۆ کەسی لەگەڵ نەبوو لە مەکتەبی سیاسی. کەواتە ڕۆڵی ئەندامانی مەکتەبی سیاسی، ئەندامانی سەرکردایەتی، ئەندامانی خوارەوە چییە گەر مام جەلال هەموو بڕیارەکان تاکڕەوانە بدات؟ ئەوانیش ڕۆژانە جێبەجێەکەن. کەواتە تۆ هۆکاری بچووکبوونەوەی یەکێتی دەگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە جەلال تاڵەبانی سکرتێری گشتی ئەو حیزبە وای کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان وای لێبێت؟ من پێم وایە مامزار بچووکبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بچووکتربوونەوەی مامزار، گەورەبوونی یەکێتی ینی گەورەبوونی مامزرار، و من پێم وایە مامزرار خۆی مەسئولە لە باش و خراپی ناوێژی ئێستا لە هەموو کەم و کوڕێکان و لە هەموو باشەکانی ئەو مەسئولە. باس لەوە کرێت کە ئەم ڕێکەوتنامە استراتیژیە وای کردووە کە باڵی زیاتر لە ناویەکێتی دروست بێت، جیابوونەوەی وەکو جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕانی لێبێتە ئاراوە. ئەمە تا چەند تۆ لەگەڵ ئەو ڕای؟ من پێم وایە ئیتفاقیە تاسیری هەبووە، ئەو ئیتفاقی استراتیژیە، بەڵام ئەگەر کاتی خۆی ئەو ئیتفاقیە بە زۆربەی دەنگیا بە کۆی دەنجی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و مەکتەبی سیاسیەکەی بواە ممکنە ئەو تاسیرە خراپەی نابوو. بەڵام ئەوەی برادرانەی کە بۆ خۆیان لەسەرکردایەتی و لە مەکتەبی سیاسین باسیەکەن هیچمان ئاگامان لێ نییە. ئەنێ من پێم وایە ئەوە ئیتر مناقشەکانی دروست کرد و شتەکانی دروست کرد. و من پێم وایە ئەو جێژا و مناقشی کردنا و ئێمە هەیە لە ناو برادرەکانی پارتیشار هەیە، بەڵام کەمترە لەوێ. بڵێ کەواتە بۆچی تا ئێستا ئەندامانی مەکتەبی سیاسی و پێشتر خودی نەوشیروان مستەفاش بەرگری لەم ئیتفاقیە تا کرد؟ ئەمە مانای ئەوە نییە کە ئەوان ئاگیان لە ناوەڕۆکی ڕێکەوتنامەکەی و پێی قایل بوون؟ من پێم وایە دوو ڕوویەشیان پێوە دیارە بە زۆربیان، یانی دوو ڕوویەکەوەیە کە بە لە ئیعلام و لە سەر لاپەڕی جەریدەکان باسییان نەکردویای دیفاعیان لێکرد، بەڵام لە ناو ڕێخستنەکان و لاوینا بە دژی بوون. بەڵێ بەخرا باسییان نەکرد، زۆریان بوون. چوونی تاڵەبانی بۆ بەغداد چی لە یەکێتی کرد؟ چ زیانێکی بە یەکێتی نیشتیمانی کوردستان گەیاند؟ یەکێک لەو کێشانەی کە مامزرار چوو بۆ بەغدا ئەبوایە جێگرێکی زۆر بە قوتی بە خۆی دابنایە و دەسەڵاتەکانی بدایە بەو جێگرەی خۆی لەگەڵ سەرپەرشتی کۆبنەوەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیی نیشتیمانی کوردستانی کردایە کە مامزرار ئەوەی نەکرد. من لە مقابلەیەکە باسم کردووە دوو مانگ دوای ئەوە کە ڕچوو بە بەغدا هەر عنوانی ناونیشانی هینەکە مقابلەکەم وڵە مامزرار یەشێتی هەتیو کرد، و من پێم وا بوو چوونی مامزرار بۆ بەغدا لەبەرەوەی کە جێگرێکی بەهێزی دانەنا دەور و تاسیری زۆری هەبوو لەو شاشی و لەو لێکترازانی ناویشی نیشتیمانی. بەڵام پێشتر کەسی دووهەمی یان با بڵێن جێگری تاڵەبانی نەوشیروان مستەفا بوو، پێت وایە ئەمە جێگرێکی بەهێز نەبوو. لە ئێستاشدا کۆسڕەت ڕەسوول عەلی و دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگری تاڵەبانی، ئایا ئەمانە جێگیرەوەی بەهێز نین؟ ئایا کەسانێک نین کە بتوانن یەکێتی بخەنەوە سەر پێ و ئەرکەکانی تاڵەبانی لێرە جێبەجێ بکەن؟ یاخود هۆکارەکە چییە؟ لای مامزرار کاک نەوشیروان جێگری بێ و کاک کۆسەد جێگری بێ و کاک بەرهەم جێگری بێ هەموو یەکو یەکە، بۆ فەرقی نییە، لەبەرەوە هەمان دەسەڵاتیان هەیە. کەواتە مەبەستی تۆ ئەوەیە تەنها جێگیری ڕەمزی بن، تەنها ناو بن و هیچ بۆ من پێم وایە ناوڕۆگن من بۆم باسکردی بۆ ئیشم نەکرد، لەبەرەوەی بە پێی حەز بەقەت حەزمی مەسئولیەتەکەت سەلاحیەت نییە، و ئەوانش کە لە مەرکەزی قەراری سیاسی ئیژەکەن مەفروزە
توانای بڕیاردانی سیاسیانە بێ، مەفروزە توانای محاسبەکردنی خەڵکانە بێ، مەفروزە لە خەڵق پێچنەوە، مەفروزە لە گەندەڵ پێچنەوە، مەفروزە بێن ئەو کەسانی کە دەستپیسن محاسبەیان بکەن. ئایا ئەتوانن؟ بەڵام یەکێک لە جێگرەکانی تاالبانی سەرۆکی حکوومەت هەیەستا. من پێم وایە ئەگەر تۆ بێ مەسلەی سەرۆکی حکوومەت و ناو حیزبەکە دووشی زۆر لێک جیاوازە، دووشی زۆر لێک جیاوازە. ئەگەر مەسلەی حکوومەت ئێستا باسکەین وم پێم وایە لە باسێکی حکوومەتیش بکەین، نەزانم ئێستا باسی بکەینیان دێنەوە سەر تەوەری حکوومەت. بەڵام مەبەستم لەوەیە تۆ وتت تاالبانی لە چوونی بۆ بەغدا نەیتوانیەوە جێگرێکی بەهێزدانێ بەخۆی. ئایا ئەو قەیرانی یان ئەو کێشانی لە ناویکێتیا هەیە بە هەمان شێوە لە ناو پارتی دیموکرات و حزبەکانی تریشابوونی هەیە یان لە ئێستادا تەنها یەکێتی گرتوتەوە؟ من پێم وایە یەشێتی نیشتیمانی لەبەرەوەی هەر لە شاخەوە پەروەردە بووە کە ڕەخنە بگرێ، کە ئەفکاری جیاوازی تیا بووە، بیر و بۆسوونی جیاوازی تیا بووە. ئێمە خۆ ئەم بە زمان هەر لێرە نیە لە شاخی شەروا بووین، لە شاخیش ئەم وەزعانە هەر بۆ شێوەیە بۆ ڕەخنەگرتن و ئەو لێک هەڵبەزینەوەی هەر هەبووە جا کەم تاز لەوێ خەڵق پێی نازانین چکە رادیۆ تەلەڤیزیۆنمان. مەبەستی تۆ ئەوەیە کە لە ناو پارتی دیموکراتی کوردستان و حزبەکانی ترا ڕەخنەگرتن و ئەم شتانە بوونی نییە؟ لە ناو پارتیە وا پەروەردەکراون و ئەوان جیاوازن لەگەڵێمەوە. ئێمە بۆیە مشکلانمان لێ ڕۆدا. مەسەڵەن ئێمە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو وا پەروەردەکراوین کە ئێمە دژی بنەماڵەیەکی معەنین، ئێمە خەبات دەکەین بۆی خەڵکی شاو لە شوێنی شاودا بنرێ، ئێمە خەبات دەکەین پێشمەرگایەتیەکەین بۆ ئەوەی کە میلەتەکەمان لە ژێر سای عەدالەت و ئاسوودەیە بژی. بەڵام بڕۆشمان بەوە نەبووێنی کەس خەتی سوور بەلای ئێمە، خەتی سوور نەبووە ناوی. بەست ئەوەیە لە ناو پارتیە خەتی سوور هەیە و خەتی سوور هەیە، بنەماڵە هەیە، لە ناو پارتیا بنەماڵە هەیە و خەتی سوور هەیە و سەرۆک هەیە. هەر خیلافێکیان هەبێ، هەر کێشەیەکیان هەبێ کە کارگەیشتە سەرۆک ئیتر موشکیلان نامێنەوان لەوێ و حەقی تەبیعی خۆشیان هێنەوە حیزبێکەوە بیرەکاتەوە. بەڵام بیرکردنەوەی ئێمە جیاوازە لەگەڵەوان. لەبەرەوە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ئەو ناکۆچیانەی کە دروست بووە لە ناو ئێمە ئەو وەزەیەکە بەو نزیک بوونەوە لەگەڵ پارتیکە ئێمە بۆ لەوەی اتفاقی استراتیژیە بۆ باش بۆ بێدارەکانی ڕوون نەکاوەتەوە. ئەم اتفاقی استراتیژیە ئەساسەکانی چیایە؟ بەڵام کاک شێخ محەممەد سەرڕای ئەوەی کە یەکێتی وەکو خۆ دوتت حزبێکە ڕەخنەی بە بەردەوامی ڕەخنەی تیاگیراوە هەر لە شاخەوە ئەم سروشتا هاتووە یەکێتی بچووک بۆتەوە لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان خاوەنی جەماوەری خۆیەتی و ڕەنگە جەماوەرەکەی زۆر زیاتریش بوو. ڕاستە من بیرم لێ لە ساڵی 1991 کە مامزرا هاتەوە کوردستان لە زاخۆ چۆن ئیمام خومەینی لە مەتاری تارانی استیقبال کرا، ئەویش لە زاخۆ تاوەکو دووەک بەم شێوەی استیقبالی کرا و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم لە ناو بادینانیش جەماوەری نیشتیمانی کوردستان لە برەدەکانی تر زیاتر بوو. بەڵام وردەوردە ئێمە مەسەلەن ئەو سەردەمانەیە کە کاکلێری سەیمەزی لە نقطەی برایم خەلیل بوو تا ساڵی 1994ش کاکلێری سەیمەزی بڕیاری دەری یەکەمی خاڵە سنووریەکانی برایم خەلیل و داهاتەکانی کوردستان بوو. یعنی لە برایم خەلیلەوە یەکێتی زیاتر دەسەڵاتیە بووە تاوەکو خانەقینیش. ئێمە وردەوە یەکێتی نیشتیمانی ئێستا گەیشتوتە کۆیە. لەبەرەوەم پێم وایەوە هەڵەی تاریخی سەرکردەکانە ئی مەکتەبی سیاسیە ئیسکەتێری گشتیە و ئەبێ ڕەخنەش لە خۆیان بگرن. بەڵام تۆوتت مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی تەنها ناو و بێناوەڕۆ باشە بانێکە کەواتە لە کۆتاییە هەڵەکە هەڵی سکرتێرە. باشە بانێکە خۆ ئەویش کە بەشدارە ناوی ئەندامی مەکتەبی سیاسی هەر مەسوولە. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای تاالبانی چۆن نەبینی؟ وەڵام من بە باشی نبینم بەڕاستی خۆی مامزرال مەفروزە لە ئێستاوە دەست پێ بک بە دوو زۆر ئیشکردن. یەکەمیان بە باشترکردن و چاکردنی سیستەمی ناوێشی نیشتیمانی کوردستان و وەکو من لە نامەیەشی مانجی دەی پارە بۆم نووسیوە داوام لێکرد و تکاشم لێکردووە کە یەکێتی بگۆڕێ بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانی اتفاقکەن و برادەکانی گۆڕانیش بێنەوە ناوێشێتیی گۆڕاو چونکە برادەکانی گۆڕانیش ئەو خەڵقە تێکۆشەرانن کە بەڕاستی شانازی بە خەباتی خۆیانەوەکەن کە لە شاخ پێشمەرگەی خەڵکی کوردستان بوون لەژێر ئاڵایەکی نیشتیمانی کوردستانە و من پێشم وایە ئەگەر مامزرال هیمەت بکە یەکێتی بگۆڕێ و چاکسازی لە یەکێتی بکە و یەکێتی وا لێ بکە هەم بە سیستەم و هەم بە دەموچا و وەزەکان باش بکەم پێم وایە ئەمە ئەرچێکی سەرشانێ بێ بەشی دووەمی ئەوەیە کە مامزرال پێویستە لە ئێستاوە دەست بۆ بکە جێگرەوەیکی زۆر بەهێزی ناویشێتی هەبێ و لە دەسڵاتی تەواوی هەبێ
و من پێم وایە ئەگەر وانەکە و بەم شێوەی کێسایە چونکە ئەگەر مامزرار تەمەنی 150 ساڵیش بێ ئینسانی تر 2 ساڵ زاکری نامێنێ شتی بیرەسێتەوە توانای شتی نامێنێ لەبەرەوە پێویستە پێش ئەوە مامزرار بیر لەوە بکاتەوە کە کارەساتێک لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە دوای خۆی دروست دەبێ و یەکێتی نیشتیمانی کوردستان پارچە پارچە نەبێ ئەگەر نەوێ پارچە پارچە بێ بێ وابکە هەمیشە دەوترێت کە باس لە دوای تاڵەبانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسانی یەکێتی ئەوەندەی من ئاگادارم دەڵێن باسمان لەوە نەکردووە تا ئێستا و دەشڵێن کە لە حاڵەتێکی واشە دوو جێگری هەیە سکرتێری گشتی پێت وایە دوای تاڵەبانی یەکێک لەم دوو جێگرە بڕاتە جێگای تاڵەبانی من پێم وایە ئێستا ناوێشێتی چەند بوو بۆ سونیژی زۆر جیاواسێ زیاتر لە دوو بیر بۆ سونی جیاواسێ لەبەرەوە من قەنەعەتم وانە بەڕاستی نەزانم تەنەبوو نەم پێم وانە ئەو دوو جێگرە بستنە شوێنی قەنەعەتم وانە و من پێشم وایە ئەو پرسیارەی کە کردت خۆی لێ دزنەوە برادرانی کە مەسوولن ئەڵەن دڵمان نایە باسی نەمانی مامزرار بکەین بەڵام خۆی لە ئاسا دڵنەهاتن نییە ناوێرن لای مامزرار باسی بکەن لەبەرەوە من پێم وانە هەر بەڵام حەقە باس بکرێن بۆ باز نەکرێنی شتێکی زۆر تەبیعی ئینسانەوە بدرشێنێ هەمیشە دەوترێت کە تاڵەبانی کەسێکی کراوە و دیموکراتە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەندامە لە بڵین سۆشیال دیموکرات بەڵام تۆڵی ناوێرن باسی ئەم مەسەلەی لەگەڵا بکەن دڵنەهاتنە یان مەبەستە ئەوەیە کە ئەمە دیکتاتۆریەتە و تاکڕەوانەیە و کەس ناوێرێت باسی ئەو مەسەلەی لەگەڵا بکە چکە تۆوتت ناوێرن ئەگەر خۆ خەڵق چێ بێ بە دیکتاتۆر دەور و پشتەکەی ئینسانەکە بە دیکتاتۆر یعنی خۆ تۆ دەور و پشت ئەو ئینسانە کە بە مقدەس زانرا و کە هەرچیشی وروتی دوایە و کە ڕەخنە نەژیرا و کە هیچ نەژیرایەوە پیاوە پی وایەتر ئەو هەموو شتێک لەبەرەوە من پێم وایە لە مەسلەی مامزرارە لە کۆبوونەوەکانە زۆر باشی گوێگرێ و مامزرار بەخۆی سفەتێکیە لە کۆبوونەوەیە هەرچی بیڵێ قوڵێکە بەڵام گوێت بۆ گرێ بەس دوای شتەکان وا ناکە بڵێ باشە وەکو ڕای شخصی خۆت کێ بە باش ئەزانی بووەوەی دوای تاڵەبانی سەرجەم بیر و بۆ چونە جیاوازەکانی ناوێکێتی کۆ بکاتەوە و یەکێتی سەر لە نوێ بنات بنێتەوە من پێم وایە سا شخصی شیا و ناوێشتیا کە هەبێ و هەم لە ڕووی دیبلۆماسی و هەم لە ڕووی عیلاقاتی دەولی و هەم لە گورج و گۆڵی لە ناو خەڵقا دکتۆر بەرهەمێکێک لەو کەسانەیە کە کەشیاوی ئەوەیە بەڵام بە شێوەیەکی بەردەوام لایەنەکانی معارەزە ڕەخنە لە دکتۆر بەرهەمەگرن جا ئەوەش هۆکاری خۆی هەیە یەکەم مەبەستی من ئەوەیە ئەم ڕەخنانە بەهۆی ئەدائی دکتۆر بەرهەمە وەکو کادیرێکی حزبی یا وەکو واخودۆک و کەسێکی سەرۆکی حکوومەت و بەرپرسێکی حکومی بەڕای تۆ من پێم وایە دکتۆر بەرهەمیان بۆیە کردوتە هەدەف یەکەم قابلیەتێکی زۆر باشی هەیە و باشی شەکانەکە لە چاو ئەو وەزع سیاسی کە لە کوردستان هەیە و بۆ گرجگۆڵانە ئیشەکانەکە و من پێم وایە ئەم 2 ساڵی ڕابردوش سلێمانی بژانە و گەشەکردنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە و بەرەو پێشەوە سونێکی زۆر باش بووە کە ئەمە ڕەنگە هێندێک کەسێ هەر بخۆی حەزبکە دژاتی بەژێت تۆ کە بێ دیراسەی دکتۆر بەرهەم بکەی شخصێکە لە کوردستانە چەند کەسێکی وەکۆ ڕەنگە هەبێ مەزن نەگا دکتۆر بەرهەم مەسەن پێشتر کابینەکەی کاگنێسی بەرزانی من پێم وایە کاگنێسیر پیاوێکی بە قابلێت بولیشکردنەوە پیاوێکی ئیداری بەخۆت بەڕاستی یعنی توانی زۆر شتکە زۆر بڕیاری زۆر باش بە زۆر مەشارە ئیستراتیزی بێنێتە کوردستانەوە باشە کە چەند کەسێکی کەمۆک و کاگنێسیرێ ئێستا ژۆ و کاکبەرە من پێم وایە لە کوردستانە چەند کەسێکێکە باشە کاکشێخ پێ وایە دیبلۆماسیەت بەس بێت بۆ ئەوەی بیر و بۆچوونەکە جیاوازەکانی ناوێکێتی کۆ بکرێتەوە خۆی دوو بەشە ئەگەر بێ باسی ناوێشێتی بکە یا حکوومەتەکە من نازام لە کامێنە ئەگەر مەبەستم لە ناویەکێتی من پێم وایە دکتۆر بەرهەم ڕێیەکانی فراوانە بۆ چوونەکانی باشە و ڕق و چینەی نییە لەسەر سیاست و لەسەر حیزبایەتی لەگەڵ خەڵک کامەیەکێکە لە مەرجەکان کە مەسئول نابێ ڕق و عەتفی لەگەڵ خەڵقە بێ ئەبێ بە پێی بە ویژدانەوەی شەکانی بکەوە بڕای بە تەکەتل و تەکەتل بازی نەبێت کە من تەسەوڕ ناکەم و پیاوە تەکەتلی بڵێ گەربینە سەر باسی جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان برادرانی یەکێتی هەمیشە دووپاتی دەکەنەوە کە
نەوشیروان مستەفا 10 ملیۆنی لە تاالبانی وەرگرتووە بە ناوی پەیمانگایەکی زانستی و دواتر هاتووە تەلەڤیزیۆنێکی پێداناوە و جەریدەیەکی پێدەرکردو و لە یەکێتی داوە تۆ بۆ چوون و ڕاچیە سەبارەت بەو جیابوونەوەی خۆی ئەو مشکلەیە دەبێ گووە هەبوو ماوەیەکی زۆر لەژێر باڵی ڕیفۆرمە کە ئەو برادران ناویشی تیا ئیشیانە کرد بەڵام ئەو بوو چەند بوزەکەرە و چەند شتیاندا بە مەمزران نەگەیشتەوە نەتیجەیە ئەو بوو کاگنۆشوان کە سوێت لای مەمزال بۆ بەقا داوای ئەوەی کردوکەی تر سیاست ناکەوتدا ئەنیشێ و کۆتایی بەشتەکانێنێ و داوای ئەو مەبلغی کرۆ من لە کاگنۆشوانیشم بیسوە لە مەمزراریشم بیسوە لە خۆی کە فیانەوە وایە ڕاستە مەبلغەشی وەرگتووە بە ناوی سنتەری استراتیزی بۆ لێکۆڵینەوەی کوردی و دوایی بوو بە کۆمپانیای وشە و بوو بە گۆڕان و بوو بە کۆمەڵەشت ئیتر بەمەی ئەمەی لە دەرسوکە هەیە کەواتە تۆ هەمان بوو چوونی بڵین بەرپرسەکان یەکێتی نیشتمانی کوردستان تەیە کە نەوشیروان مستەفا بە پارەی یەکێتی لە یەکێتی دابێت جاخۆ بۆ برادرانش خۆ حەقیوانە پارەیانە بێوانیش تێکۆشەر بوون ناوێژی نیشتیمانی کوردستان قەیسێکە بە ئەو بە ئەویان فیانن خۆ بە پارەیەکێتیە خۆ بە پاری چیە بەڵام ئەمری مەمزال داوێتم پێم وایە مەکتەبی سیاسی ڕەنگە زۆریان پێیان خۆش نەبوو بێ بە دەر لەوەی بە ئەمری مامجەلال دراوە و مەکتەب بڵین برادرانی مەکتەبی سیاسی پیان ناخۆش بۆ تۆ ئەمە بەڕەوا دەبینیت من وەکوچی شخصی من وەکوچی شخصی بە باشی نازانم بێم وەکو دۆستایەتی یا وەکو ڕەفیقەکەی چەند ساڵە پارە تۆ وەرگرم و دژی خۆت بەکاری بێن مۆنە بە باشی نازانم پێت وایە دژی بەکارهێنراوەتەوە یان بەهۆی ئەوە ئەو پەنای بۆم حاڵەتە بردۆ چونکە لە ناوی کێتی نیشتمانی کوردستان هیچی پێ نەکراوە ئەوەی ویستوێتی بیکان نەیتوانیوە بیکات ئەیان توانی بۆ خەستێ نەکەن ئەو دژایەتێ بۆ خەستێ نەبێ ئەمە گەر بێ سەر حەقیقەتی وەزعی کوردستان ئێستا من حەزەکەم لەوە دەست پێ بکەم مەسەن ئێستا تۆ سێریکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتیا ئیتفاقی استراتیزی کردو جگە لە کۆبوونەوە ڕسمیەکان جگە لەو کاتانی کە دائریشن بە هیچ شێوەیەک جەماوەر و کادر و پێشمەرگەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵ نابن هەر نامۆن لە یەکتر بەڵام موزامە لە یەکترەکەن لە کاتی کۆبوونەوەکان و لە کاتیش ڕسمیەکانە مەسەرەن گۆڕان لەگەڵ ئیسلامی سیاسی ئیتفاقی کردووە لەسەر ئەو ساسی کە ئۆپۆزیسیۆن یا چۆن لە دەسەڵات بدەن بەڵام چەند ساڵی تریش گۆڕان و ئیسلامی سیاسی لەسەرەوە یەکتر ماس بکەن و کۆبنەوە بکەن و دابنیشن کادر و جەماوەرەکانی گۆڕان و ئیسلامی سیاسەکان قەت ناتوان بەڵام لە ئێستا دەیان هەرسێ لایەنەکە هاوڕا و هاوهەڵەوێست و هاوپەیمان ئەوەشتی تەکتیکی زۆری تەکتیکی زۆر کەمیژەخانێ بە قەناتی من بەڵام ئەگەر بێ گۆڕان و یەشێتی لێبدێەوە گۆڕان و یەشێتی بەڕەغمی ئەوەی سەرکردەکانیان زۆر قسەیان بە یەکگوتووە زۆر تۆمەیان بوختانیان بۆ یەکتر دروست کردووە هەوڵی شکاندنی یەکتریان داوە بەڵام دانیشتنی شەوانە سەفەر و سەیران کۆبوونەوە بە یەکتری کادر و جەماوەرەکانیان پێشمەرگەکانیان چەند لەسەرەوە دژن بەڵام لە خوارەوە ڕێشین لەبەرەوە من پێم وایە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان وە بزوتنەوەی گۆڕان هەنگاوی زۆر زیدی بنێن بۆ لە یەکتر نزیک بوونەوە بۆ زۆرێک لە هاوپەیمانی جا بە تێکەڵبوونەوە یان لە نیمسەبەرەیەکە ئەمە بەمە ئەتوان خزمەتی شاری سلێمانی بکەن پارتی دیموکراتی کوردستان پارتێکیان با بڵێن حزبێکی نەتەوەییە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی سۆسیال دیموکراتە واتە لە ڕووی فکرەوە جیاوازن و ڕێککەوتون و ڕێککەوتنامەی استراتیژیشیان لە نێوانە کەواتە بۆچی گۆڕان و لایەنە ئیسلامیەکان بڵین یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ناکرێت پێک بێنەوە و ناکرێت ڕێککەوتنێکیان هەبێت لە کاتێکدا ئیسلامیەکانیش کوڕی ئەم میلەتەن و خاوەنی بنکەیەکی جەماوەری باشیشن خۆی ئەوە ڕاستە ینی خۆ چەند پارتی و یەکێتی لە ڕووی بۆچوون و لە ڕووی فکر و لە هەموو ڕۆکانەوە لێک دوورن و بەرنامەزەکانیان لێک جیاوازە بەڵام تۆ بزوتنەوەی گۆڕان و ئیسلامیەکان لێکدەوە ئەوان هەر لە ڕووی ئایدۆلۆژیەوە لێک جیاوازن یان هەر لە ڕێگ و ڕیشەوەوان لێک تر جیاوازن من بەوە ناڵم کە نزیک بوونەوە کەشتێکی خراپە من هەموو نزیک بوونەوەیەکم پێ باش بەڵام پێم وایە مولایمترین و باشترین و چاکترین نزیک بوونەوە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بێ زۆر باشە ئێمە کاک یادگار ئێمە بەڕاستی بە یەکێتی و بە بزوتنەوەی گۆڕان
ماوەی 5-6 ساڵ سلێمانی بەرەو دواوەسێتەوە. تۆ مەبەستەوەیە کاریگەری ئەو ململانەیە کە بەڵە کاریگەری ئەو ململانەیە ئەگەر ئەو ململانەیە نەبووایە پێش زیابوونەوەی گۆڕانیش هەر هەوڵەدرا لە سلێمانی فرەچێخایەتی تەکەتولات مەشاکلی زۆر کە ناهێڵراش سلێمانی بەرەو پێشەوە بچێت. ئەگەر وانە بۆە سە سلێمانی ئەگەر وەکو هەولێر یەک محافیز و یەک کاگنێسیری هەبواە من پێم وایە سلێمانی ئێستا داولێ جوانترە بوو. لەبەرەوە من پێم وایە بە ئەو ناکۆچیە کاریگەری لەسەر ڕاستەوخۆی لەسەر خەڵکی سلێمانیە بوو. ئێمە بەڕاستی بە هەمومان بە یەشێتی نیشتیمانی و بە گۆڕانیشەوە بە سەرتاسەری خەڵکی کوردستانیش ئێمە خەرزاری خەڵکی سلێمانی ئەوەنەی خەڵکی سلێمانی شەهیدی هەیە و زیندانی سیاسی هەبوو لە ڕێخستەکانە کاریان کردو ئەوەندەی هاوکاری یەشێتی نیشتیمانی کوردستانیان کرد لەسەر دەمی شاخ بەڵام بەڕاستی بەداخۆی ئێمە ئەو ساقیێمە سلێمانیش پارێزگاری خۆی هەیە و سەرۆکی حکوومەتیش وەکو خۆیان دەڵێن کوڕی شارەکەیە بۆچی هیچ بۆ سلێمانی لە کاتێک ئەوان دەسەڵاتی ئێستا کاکە ئێستا زۆر باشە بۆ ئێستا مەسەڵەن ئێستا تۆ سەیریکە هەفتەی پێشوو ئەو پیشەسازی دەرمانسازی کرایەوە کە مەعمەلێکی زۆر گەورەیە لە عراقە گەورەتی مەعمەلە ئەوە دەوری شار و تا تاسووزە ئیناری تەواو بێ لە ڕۆژان و دەست پێکە ئەوەیە خۆتان خەریجی پرۆژەیەکن بۆ سەری ئەزمڕ و جوانکاری ئەمە لە ڕووی ئاوەدانی بەرنامەی تواناسازی دانراوە بۆ گەنجەکان کە فەرقی کەس بۆ کەس ناکرێت یەکێک لە گلەیەکانی ئێمە لە بکەی گلەی خەڵقی شاد چکە بەڕاستی من وەکو وڵاتێکە زاقس لەگەڵ تۆیەکەم یەکێک لە گلەیەکانی ئێمە لە برسەکان ئەوە بووە کە تا کوڕی خۆیان و کچی خۆیان و کەسوکاری خۆیانە لە پلەی مەسئولیت لە پلەی سلجی دیبلۆماسی لە سەفارەتخانەکان لە شوێنە چەورەکان لە شوێنە خۆشەکانی دنیا تا کە سوگاری خوانێ بە خەڵکتریان دانەناوە بەڵام ئێستا تۆ سەیری بەرنامەی توانەسازی بکە بەدەر لە بەرنامەی توانەسازی بەرپرسەکانی دەرەوە نوێنەرەکانی ئێستا ژوایە هەروک خۆیەتی بەڵام ئەمە ئیشی حزبی ئەوە حکوڵێ ئەمە لە ڕووی ئاوەدانیەوە بەڵام لە ڕووی ئابوووریەوە سلێمانی لە دۆخێکی باشدا نییە. من پێم وایە سلێمانی شارێکا بێ هەوڵ بدرێ بکرێ بە شارێکی گەشتیاری سلێمانی یەکەم ئەبێ ئەو خاڵانەی سەر سنوور تەفعیل بکرێ و بەهێز بکرێ تیزارەتی زۆری لێوە بکرێ خاڵی دووەمیش مەسەلەی گەشتیاری سلێمانی بە گرنگی پێ بدرێت میزانیشی زۆر باشی بۆ تەرخام کرێ بۆی بێ بە شوێنێکی گەشتیاری گرنگ ئەگەر وانە بێ زۆر خراپە. بەڵێ دێمەوە سەر ئەو نامەی کە لە 26 دەی 2010 ئاراستەی تاڵەبانیت کرد نامەکەت گەر بە کورتی پێم بڵێ ناوەڕۆکەکەی چی بوو وەڵامی تاڵەبانی چی بوو؟ من نامەکەم یەکەمیان بەوە دەستم پێ کردووە باسی مامزرال خۆی کە لە شاخ چەند پیاوێکی گەورە بووە مامزرال چۆن چەند هیلاک بووە چ لە مەزالی پێشمەرگایەتی چ لە مەزاری دیبلۆماسی باسی ئەوم کردو مامزال بەهۆی کەسوکارەکەی و بنەماڵەکەیەوە نەبووە مامزال بەهۆی کەفاعەتی خۆی و پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ مامزال ئەنجا بۆم باس کردووە کە بزوتنەوەی گۆڕان زیابوونەوە ئەمە بەڕاستی شتێک بۆ ئەویان نەهێڵن زیابوونەوەی ساش تاکە ڕێگا بۆ ئێمە ئەوەی و بەتایبەتی مامزالە بەهیمەتی تیابکە ئاشبوونەوەی لەگەڵ ئەو برادرانە ڕێککەوتنەوەی لەگەڵ ئەو برادرانە گلەی چاکسازیان هەیە بە مامزال بێ چاکسازی بکە خۆ مامزال چ زەرەیەەکە چ زەرەیەەکە لەم چاکسازیم بخۆی پێم وایە بۆ خۆی پێی گەورەترێ بێلەوەی کایە بەشێکی تری نامەکەمەوە بۆ کە ئێمە بەڕاستی کەم تەرخەمووی بەرامبەر خەڵکی سلێمانی دەوروبەری کاڵم سلێمانیانی سنووری گەرمیانیش سنووری پشدەر و ڕانیە و هەڵەبجە و هەموو شوێنەکانی کوردستان سنووری یەشێتی نیشتیمانی کوردستانی سنووری سلێمانی بەفراوانی ئێمە قەرزاریانین و پێویستە زۆر باشتر ئیش بکەین سالاکانەتر ئیش بکەین بەڵام من دوایەوە پێشبینیەوەم کردبوو کە لە هەڵبژانی ئەنجومەنی شارەکان پێش هەڵبژانی ئەنجومەنی شارەکان ئێمە هەوڵ بدەین ئەو ڕێکەوتنە بکرێ و ئەوەش تەنیا بە مامزرا دەکرێ مامزرا لەگەر ئارزووی لێبێ شتەکان بکە من پێم وایە جێبەجێکرێ گەر بە کورتی پێم بڵێ هیچ وەڵامێک هەبوو لەلایەن تاڵەبانی هیچ وەڵامی نەدایەوە نەخێر بڵێ باشە لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان بەرەو تەواو بوونەڕوا پێم خۆشە تۆ ڕای تۆ بزانم لەسەر خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی ئەم خۆپیشاندانە لایەنە سلبیەکانی چی بوو ئیجابیەکانی چی بوو؟ من پێم وایە لایەنی ئیجابی زۆر باشی هەبوو بۆی کە حکوومەت بە خەبەر هاتەوە و من پێم وایە ئەو بەرسرای سلێمانی کە بوو هاوکار بوو بۆ حکوومەت ینی حکوومەت دەسەڵاتی زیاتر کرد سەرۆژی حکوومەت دەسەڵاتی زیاتر بوو و کاریگەری زۆر باشی هەبوو لایەنی سلبیشی ئەوە بوو کە بەڕاستی زۆر شتی بێمستەوە و خەڵکی ئەنتیگەی تێکەڵێت
و دەستیم لەو لای تێکەوت بەڵێ و دەستی حیزبەکانی تێکەوت کە بۆ ڕێگا بدرێ حیزبەکان نەچن سەگەری بەزانکردن لە ڕێخەڵ بگەڕن. بەڵێ بەرنامەکەم کاتی بەرنامەکەم تەواو بۆ پێم خۆشە دوا قسەی تۆ بزانم پێشتریش باست لە دەستەیەکی لیبرال کردووە گەر بکرێ بە کورتی باسێکی ئەو دەستەیە بکەیت و سپاس دەکەم. وڵام من پێم وایە کوردستان پێویستی بەوەی هەر چۆن لە دنیای خەڵق ئەندامی حیزبێکە وەڵام ئەتوانێ بچێ لە NGO گیش بکە. من پێم وایە ئێستا کوردستان پێویستی بۆیە کە هەیئەتێکی لیبرال لیژنەیەشی لە سەڵاتدار لە هەموو حیزبەکان و بێلایانیش دروست بێ مەسەرەن لە ناوی ژێتیایشی وەکو دکتۆر بەرهەم لە ناو گۆڕانایشی وەکو دکتۆر زانایە دکتۆر شاوە لە ناو پارتیایشی و کاگنێسیر لە خەڵکی بێلایەن چەند کەسێک لە هەر شارێ یەکێک یا دوان ئەمە دەستەیەک بێ بڕیار بەدەست بن و لە ناو بزوو یەگرتووی ئیسلامی و لە ناو کۆمەڵی ئیسلامی و حیزبەکانی تریش بە ئاماشەوە دەستەیەک بن کە بتوانن باسی نەتەوەی خەڵکی کوردستان بکەن نەک باسی حیزبایەتی بکەن لەوێ کە داهانیشن حیزبی نەبن کورد بن. من پێم وایە ئەوە ڕێگا چارەسەرێکی زۆر باشە. بەڵێ شێخ محەممەد سەرگەڵەوەی سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی چاوپێکەوتن لە کاتمان گرتی زۆر سپاسانەکەم. بینەرانی عزیز چاوپێکەوتنی ئەم جارەشمان کۆتایی هات ماڵتان ئاوا و لە خۆشی دابن.